بێگومان لەم ڕۆژگارەدا ئینسان پێویستیەکی زۆری بە سەبر و ئارامگرتن هەیە، چونکە مرۆڤەکان دوو جۆرن، هەمانە تا زیاتر بیان ناسی زیاتر گەورە دەبنلات و هەشمانە تا زیاتر بیان ناسی زیاتر بێنەرخ دەبنلات. لەم سەردەمەدا ئەگەر کەسانی باش بناسی ئەوە تۆ بەختەوەرترین کەسی سەرزەوی، چونکە بەختەوەری پێویستی بە ئارامگرتن و هاوکاریکردنی کەسانی تر هەیە. چیرۆکی من ئەمڕۆ سەردانی کەسێک دەکا کە لە ڕێگەی کارەکانیەوە توانیوێتی ئارامی و بەختەوەری بۆ دەیان خێزان بگەڕێنێتەوە. ئەمڕۆ سەردانی حاجی کاروانمان کردووە، لەگەڵمان بن. سلام علیکم. باش کاروان ئەحواڵت تەندروستیت باشە؟ زۆر سپاس دەکەم. ئەلحەمدولیلا زۆر سپاس دەکەم. کاکارۆن زۆر سپاس دەکەم بۆ ئەو دەرفەتە، سپاس دەکەم کە کاتی خۆت بە ئێمە بەخشیوە. زۆر مەمنون، سپاس دەکەم. زۆر مەمنونم، دووبارە سپاس دەکەم. کاکارۆن تەندروستیت باشە؟ والله باش الحەمدولیلا. باشی زۆر سپاس دەکەم. بەڕاستی زۆر خۆشحاڵم، زۆر خۆمە گەورە دەزانم کە ئەمڕۆ لەگەڵ کەساتێک وەکو ئێوە دانیشت بۆ پرۆگرام دەکەم. زۆر سپاس دەکەم. کاکاروان بێگومان هەمووان بەڕێستان دەناسین، ئێوە ناوێکن ئێستا لە نێو کۆمەڵگادا. دەمەوێت سەرەتا ئەو پرسیارە لێ بکەم کە دەست بە کاربوونتان بۆ کاری خێرخوازی چۆن بوو بۆ هاوکاریکردن و یارمەتیدانی خەڵک؟ سەرەتای دەست بە کاربوونتان. سپاستان دەکەم و سپاسی کەناڵی دیمەنیشەکەم. ئینشاڵڵا ئەو بەرنامە بێتە مای خێر. ئینشاڵڵا. عادەتەن پێناسەی کەسەکان دوور لە هەموو لایەک بۆ خۆڵکێشان نەبێ، چونکە ئەوە خەتەرە خوان ڕاستە. بەڵام بۆ تەجروبە وەرگرتن زۆر باشە. مەسەلەن من تەجروبە لە مامۆستایەک وەرەگرم، گەنجێک کە ئێمە بینێ تەجروبەمان لێ وەرەگرێ، تەجروبە لە ژیانمان وەرەگرێ. ئەم کۆمەڵگایە پێویستی بە خەڵکێکی خەمخۆرە و پێویستی بە خەڵکێکی موسڵحیشە. خی گەورە دەرفەتێکی دا بە ئێمە، یعنی ئەتوانم بڵێم هەڵمانی بژارد بۆ کارێکی ئاوها، چکە من شتەکە لەخوا ئەزانم، بۆیە ئەڵێم خوا هەڵمانی بژار، ینی هەڵبژاردەی خوایە کە تۆ بەکار دێنێ بۆ کارێکی دەبێ هۆکارێک بۆ ئەوەی کە کارێکی خێر بکەیت. و ئینشاءڵڵا من تەمەنا ئەەکەم لەو زومرەیە بین کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ إن الله إذا أحب عبدا أفرمي استعمله. ئەفەرمێ خوا کەسێکی خۆشویست خی گەورە بەکاری دێنێ. ئەوجا بەکار هێنانە بۆ لایەنی ئینسانیە، لایەنی ئیمانیە، لایەنی ئەخلاقیە، لایەنی کۆمەڵایەتی و لایەنی علمیە. ئەوە هەموو یەکرێتەوە. ئەمە لە ساڵی 1993 توانم بڵێم من لەناو لەگەڵ ڕابیتەی مرۆیی کە ئێستا کە ڕابیتەی مرۆی جاران ڕابیتەی ئیسلامی بوو کاری خێرخوازیمانە کرد. توانم بڵێم زۆربەی گوندەکانی کوردستان مزگەوتی تێکرا. هەرچی مناڵی یەتیمی بێباوکی ئەم کوردستانە هەبوو ناوی نووسرا بوو. بەبیرم دێ زیاتر لە 9,000 عائیلە هەبوو، هەمووی پارەی وەرەگرت. لەو کاتەوە من لەناو ئەو ئیشەیەم. تەمەنێکە 93، یعنی بزەبت 31 ساڵە. 31 ساڵە لەناو ئەو ئیشین. لە دوای ڕابیتە لە ساڵی 95 دوای کە بووینە ڕادیۆماندانە ڕادیۆیە گرتو، لە ساڵی 95 کارێکی خێرخوازیمان کرد، قەدەرەن ڕێککەوت. ئەینە بەرنامەی بۆ دانرا، ئانا مەسەلەن بڵین شتێک بوو کۆبوونەوەی بکەین با دەست پێ بکەین، ئەوها نەبوو. ئەوەی کە کرا قەدەرەن هات، ئەویش هەر لە بەرنمەیەکی مباشر سەڕاستەوخۆ هەبوو لە ڕادیۆ بەیانیان، کاکشکوڕڵا کە معروفە ممثلەوە لەگەڵ کاگوسامەی بەرنمەیەکی ئاسۆی بەیانیانیان هەبوو. یەکێک هاوڕەیەک نامەی اختراحێکی نردبووی بۆچی ئێمە هاوڕێکان زۆین، تقریبا بەبیرم دێ زیاتر لە 5,000 هاوڕێ هەبوو. هاوڕێی بەرنامە و کاتە بە نامە ئەهات ئاهی ڕادیۆ. وتیان بۆکو هاوڕێکان یەکی مانگی دینارێ یان ئەو کاتە پارەی سویسری بوو 10 دینار شتێکیاو بۆ کۆنەکەینەوە بیکەن بە خێرخەی چێکە کەەوە بوو یەکدوانێک هێنایەن و قەدەرەن باسی کاکشڵا بەیانی باسی جیرانێکیانی کرد کە شەکری نەبووە، 3-4 ڕۆژ شەکری نییە چای بخوا، نەچای نەشەکر. خێرخوازێک هات مباشر هاتە ژوورتم بۆ ناچتە ژوورۆ، کاک حاجی ئاواتێک بوو سەج لە زەرەنگەر لە بازار، وەڵا چۆ ژوورەوتیەوە ئەوم هێناوە کە خەڵکی گوێرێ و یەکدوانێک هێنایەن کاگەیتر بوو بە عرف لێەوە. جا لە ساڵی 95ەوە ئەو کارە کرا الحەمدولیلا. بەبیرم دێ مەسەن کابراایك لە سجن بەر بوو لەو دەستمان پێکردێت یەک لە ژنی جیاب بۆ ژنەکان لێستن بوو لەبەر نەبوونی عایلەمان بۆ دانەوە لەوە هاتی ناو کاری خێرخوازیەوە لە ساڵی 95ەوە. زۆر باشە لێردا دەکرێت و پرسیارە بکەم
ئەو شتێک پاڵنەری بەڕێستان بوو یعنی وای کرد کە تۆ دەست بکەی بۆ کاری خێرخوازی و تاوەکو ئێستا بەردەوام بێ ئەو پاڵنەرە چی بوو کە ئێستا بە باوکی هەتیواندا بنرێ بەڕاستی واللهی یەک شتت پێ بڵێم من هەر خۆم لە ناخەوە حەزم ینی خوا ئەو فیترەی لە ناخم دروست کرد و حەزم بە یارمەتیدانە حەزم بە دڵخۆشکردنی خەڵکە حتا کەسی ڕقشی لێم بێ هەر بە جددی ینی ئێستا گەر کەسی ڕقی لێم بێ بۆختیانم پێ بکات جۆنیشی پێم دابێ هەمووی ئەوە وەلا ئەنێم جیرفانی بەتاڵبی حەزەکەم بۆی پڕکەم مشکلی ئەوە بێت هەبێ بە بۆی چارەسەرەکەم و هیچ کەسێکشم لە ژیانم ڕەت نەکردوتەوە لە یارمەتیدان ئەگەر خراپی بەرامبەرم کردێ لەبەر خراپەکە چونکە ئەو بۆ لەبەرەوەی ئەو یارمەتی خەڵکە ئەمانەتە ئەگەر ئەو برادەرە مەسانە بۆ نمونە دڵیەشانێکی بۆ من دروست کردبێ پێویستی بە یارمەتیەکەوی ئێستاکە نەیدەم من لەبەرەوە نایدەمەکە دڵمی نیێشانەوە نەگەوەیە کە ناشێ یان شایستە یارمەتیەکە نییە یعنی الحەمدولله ئەمە خوای گەورە من لە خوای ئەزانم ئەو ینی ئەتوانم لێم ئەو هیمەتەی بۆم بەخشیوە ئەو بەهرەی پێم بەخشیوە کە حەزم بە کاری خێر بێ حەزم بە یارمەتیدان بێ وەقەدەرن خۆشم هەر نەبوون بوومە لەوەتی خۆمە ناسم ئەو کاتا لێم کە هەر نەبوومەوە ینی هەر حەزم لە خێریش بوو بەس نەژم بووە بەڵام خوای گەورە لە باتی ئەوەی کە هەبوونم کە هۆکارێک وەسیلەیەک بۆ ئەو بتوانانی یارمەتی خەڵک بدێ لێرەدا دەمەوێت ئەو پرسیارە بکەم کاکاروان ئێوە بێگومان دەزانین مەبەستان هاوکاریکردنە ئامانستان هاوکاریکردنی خەڵکی کەم دەرامەت و هەتی و بێ باوکانە دەکرێت ئەو بپرسم ئامانجەکەتان ڕوونە بەڵام بۆچی لە پاڵ حیزبێکی ئیسلامیدا دەرکەوتن ینی ئەگەر لە پاڵ ئەو حیزبەش نەبووایە دەتانتوانی هەمان کار بکەن خۆی ئەمە ینی ئەگەر یەکگرتو ساڵی 1994 ئالان کرا من لە کردو لە ساڵی 1970 لەناو ئەو مەدرسەیە باش لەناو ئەو جەماعەتەیە دەرسم هەبووە و پێگەیاندراوە لای ئێمە ئەگەر کاری حیزبایەتی تەنها بۆ سیاست بێ من ئێستا کە ئیستیقالادەم ئەگەر کاری ینی بڵین لە چوارچێوەیەکی سیاسی هەبێ و چەترێکت هەبێ و ناوێکت هەبێ من باسی خۆمەگەم حەقم بەسەر خەڵکی تر نییە ئەگەر تەنها لە پێناوی گەیشتن بە کورسی بێ من ئێستاکە وازێنم هەرو کاتەش وازمێنە ئێستا شەروازیێنە سەر مەبدەی خۆم بەڵام ئێمە بە حکمی ئەوەی لایەنێکی ئیسلامین ئیشی یەکەمان پەروەردەیە پەروەردەی تاکی ئەم کۆمەلگایە بۆی خەڵک دەستپاکێکی ئەمینی سادقی ڕازگۆی خەمخۆر دەربچێ یەکەم خەممانە دوم خەممان ئەوەیە کە ینی ئەم کۆمەلگایە یعنی سیستەمێکی پڕ لە عەدالەتی هەبێ ئەمە مەطلبی خوایە مەطلبی من نییە وإذا حكمتم بين الناس تحكموا بالعدل کەواتە من واجبە لەسرم غەیری ئەوەی حاجی کاروانیش بووم جەنابشت واجبە لەسەر وەکو موسڵمانێ ئەبێ هەمومان هەوڵ دەین بۆ سیستەمێکی پڕ لە عەدالەت و دادپەروەری ئەمە یەک لە ئیشەکانمانە ئیشەکەی تر ئەوەیە تر تۆ قەدەرەن من هاتمەنەوە ئەم جەماعەتەوە ناکرێت لەبەر ئەوەی کە من کارێکی خێرخوازیەکەم دەستبەرداری کارێکی تر ببم کە مەبدەئیەن پابندم پێوەی فکریەن پابندم وە پەروەردە بوومەتیایە جگەلەوەی من هەموو کاتێ خۆم بە قەرزاری ئەو مەدرسەی یەکگرتو ئەزانم کە تایە گەورە بووم ئەگەر باشیەکەم بوو بێ دوای دایک و باوکم یەکگرتو بووە منی پەروەردە کردووە و ئەلحەمدوللا تای ئێستاکەش هەر لەسەرەوە ئەساسە ئیشمان کردووە لەو کاتەوەی برای تۆ دەستمان بە کاری خێرخوازی کردووە خوا بۆ خۆی شاهێدە کە بە ئەمانەتەوە ئەم قسەیاکەم بچمەوە بەربارەگای خوا سرم بەرزە بڵێم خوایە یەک شتێکم لە بیر نییە کردبێتم یەکەم بۆ غەیری تۆ تا بڵێم خوایە لێم خۆش بە دەو کارە چکۆ کارە لێ خۆشببوونی نییە کە تۆ شرکت بۆ خوا پیا کردووە ینی بە بیرم نایە شتێکم کردبێ لە ژیانم لە کاری خێرخوازیم ئیعلامیم پەرلەمانتاری مەر شتێکم نیەتم بۆ خوا نەبوو بێ دومینیان سرم بەرزە بەخوا بڵێم خوایە تۆ شاید و لەسەر ئیشەکانی من کە من لەو ئەمانەتەی ئەو خەڵکی هاتۆتە بەردەستم عەدالەت بوومە لە دابەشکردنی سەیری خەڵکە مستەحەقەکەم کردووە سەیری ئەوم نەکردەوە چ ڕەنجیەکە یان لە حیزبەکەی من یان لە حیزبەکەی تۆیە ئەو کەسە ئەو سەری مارکسی بێ تا ئەو سەری مەسیحیش بێ و تا ئەم سەری ئیسلامی بێ لای من یەک زاویەیە ئەنی ئەوە فەقیرە ئەوە مستەحەقە یارمەتیە کادرێ بۆیە ناتوانم یانی دەستبەردار بم ناتوانم هەتا لەسەر ئەو مەبدەە ما بێت منش لەگەڵ ئەو مەبدەیە زۆر باشە کاکاروان لێرەدا دەمەوێ ئەو پرسیارە بکەم لە پۆستێکتدا دەڵێ پێویستە بۆ گەیشتن بە کارێکی پیرۆز نابێ ڕێگەی ناپیرۆز بگریتە بەر لێرەدا دەمەوێت ئەوە بپرسم ئایا کاکاروان
هیچ کات ڕێگایەکی ناپیرۆزی گرتوتە بەر لە بەرژەوەندی کەسانی تر؟ خۆی قاعدێکی شەرعیمانەیە ئەڵێ ئەلغایەت و لا تبرر الوسیلە. بەڵێ مەسەلەن بۆ نمونە من ئەبینم تۆ محتاجی و خۆشم پارەم نییە، ئەم پیاوە پارەی هەیە، من بچم پارە لەو بدەزم بیدەم بە تۆ، غایەکەم پیرۆزە، وایە؟ نیەتەکەم پیرۆزە، بەڵام وەسیلەکە نامەشروعە. من ئەمێ بچم بۆ حەج، ئەبێ پارە بدەزم بچم بۆ حەج نابێت. کەواتە ئەمە بەستم ئەوەیە بۆ شتێکی پیرۆز، یعنی حتا بۆ مەسەلەی زەواج بۆ نمونە، تۆ زەواج هەدەفێکی پیرۆزە ناکرێ بە ڕێی ناپیرۆز بچی. من ئەمەوێ بۆ نمونە بگەمە حکومڕانی، ناکرێ بە لە ڕێی تەزویرات و لە ڕێی غەدر و لە ڕێی زوڵم و لە ڕێی گەندەڵی و فڵان و فڵان بچم. ئەوەی مەبەستەکە. وەخوای گەورەش ئەمەی قبوڵ نییە. یعنی حتا نیەتەکەشت باش بێ، نابێ وەسیلەکە خراپ بێ. مەسەلەن خۆ بۆ نمونە یعنی ئەمەی کە داعش و قاعیدە و ئەوانە کە دروست بوون، خۆ ئەو گەنجانی کە لەگەڵیان بوون هەمووی غایەکی باش بوون، وەکو غایە. غایەکەیان چی بوو؟ بە هینی خۆیان بە تێگەیشتێکی خۆیان کە بۆ ئیسلام سەرخەم، بەڵام وەسیلەکە سەقەتە. وەسیلەکە کوشتنی خەڵکە، تەدمیرکردنی وڵاتە، ناشرینکردنی ئیسلامە، یعنی بەمە هەموو معنایە پێوەرێک کە نابێ ئەو وەسیلەی بەکاربێنی. با من هەتا بەیانی بموێ نەسرەتی دینی خوا بدەم، بەڵام نەسرەتی دینی خوا ئەبێ بە مەشروع بێ. ئێستا تۆ سێر ئەم دینە چەند جوانە. ئیسلام ئەگەر بێوێ بچێتە شوێنێک وەکو دین فەتحی شوێنێک بکات، چونکە خوا ئەمری پێ کردوین بە هەموو موسڵمانێ ئەم دینە بڵاوکەیتەوە لە هەموو شوێنێ. ئەم دینە بۆی بگاتە قەوقاس، بۆ نمونە بۆی بگاتە ئەڵمانیا. من پابندم دینی خوا بگەمە ئەڵمانیا، ئەبێ یەکەم زاداوا لە حکومەتی ئەڵمانیا بکەم، بەڵێم کاکە ڕێم بدە وەکو مسلمانی ها ئەبێ دینی خۆم بڵاوکەمەوە. ئەگەر ڕێمیدا ئەوە تەبیعیە بەبێ سەلا بە هیچ شتێک دین بڵاوکەمە. ڕێی نەدا ئیسلام ئەکاتە سەرم وەکو دەوڵەتێکی ئیسلامی، ئەبێ ئەو دەوڵەتە دیە بدا بە دەوڵەتی ئیسلامی بە مقابلی ئەوە، چونکە ئەو مەسیحیانە واجبە لەسەر من بچم داوایان پێ لەگە بکەم. ئەگەر نەیکرد ئەوەشی نەکرد ئەو کاتە ئەبێ ئامادەی شەڕ بکەی لەگەڵیا. خۆ هەروانێت دووار دەوڵەتێک ئەوە نەبێت. غایەکە جوانە، غایەکە چییە؟ گەیاندنی ئیسلامە بەچی؟ پەیامەکەیە ئەو ئیسلام. بەڵام ناکرێ ئیسلام بۆ ئەوەی من ئیسلام سەر بخەم لە ئەڵمانیا بچم هجوومیە گەورە بکەم و ئەم وڵاتە وێران بکەم وچی ئیسلامەکە سەر پەیامەکەم بگەن ئەسڵەن بەم شێوەیە پەیامەکە خەڵکەکە بزەبێت. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی ئەگەر شەڕ بوو بۆن چەند مەوزوعەکە شتێکی تر بەس مەبەستم جارەکەی جەنابتە یعنی ئەگەر فەرمی شەڕ بوو نابێت دار بسووتێنی، حتا دار کە بێ ڕوحە، نابێ مناڵ بکوژی، نابێ ژن بکوژی، نابێ معبەد کنیسە معبەدی ئاگرپەرستی نابێ بڕوخێنی. بۆیە سێرەکەی ئەم هەموو دینەوە خۆی ماوە ئەم ئیسلاماتم زە بەڕاستی ئەمە مەبەستم ئەوە بوو بۆ کاری پیرۆز نابێ غایەکی بۆ غایەکی پیرۆز نابێ ڕێگایەکی ناپیرۆز بگریتەوە. نابێت ناوە. زۆر باشە کاکاروان، پرسیارێکی کەم ئەوەیە کە بێگومان ڕۆژانە خەڵکی زۆر سەردانی بەڕێستان دەکات و گوێبیستی کۆمەڵێک چیرۆک دەبێ. دەکرێت بپرسم چیرۆکێک هەیە لای کاکاروان کە بەڕاستی کاریگەری لەسەرت هەبوو بێ و تاوەکو ئێستا لە هزر و خەیاڵت داما بێتەوە؟ وڵی ئەگەر بڵێم ئەوەندە زۆرە، ئەوەندە زۆرە ڕۆژانە ئەم چیرۆکانە، ینی ینی ئەگەر هەر ئەمڕۆ بۆ نمونە ینی یەک لەو کەسانی کە یارمەتی ئەدەم دیمەنەکە خۆم نمبینی بوو هەروەی ئەمڕۆ باسکەم چکۆی ترێت بۆ باسکەم زۆرە. تۆ تەسەور کە ئافرەتێک بێ پیاو بێ سێ مناڵی شەلەلی دەماغی هەبێ، سێ مناڵی شەلەلی دەماغی هەبێ لە ماڵەوە، ئەم ئافرەتەش هیچ مەزدەری ڕزقی نەبێ. بەڕاستی زۆر زەحمەتە، زۆر زەحمەتە. ئەوجا ینی من ئەوەم دێتەوە پێچاو مناڵی من وابێت چی لێ بکەم، چی بکە ئەم مناڵە، ینی ئەم دایکە چی بکات، ڕوو لە کۆ بکە. لای من هەموو ڕۆژێ ئەم دیوەنانە تیراژی دایم جا پێرێ هەر بە مناسبە سێری ئاوێنم کرد نازم تۆزێ لە خۆم ڕامان بزانم بەجددی سێرم کردی شوستم زۆر ڕژ سپی بۆ ینی پاروانە بووم بەس باوەڕ ناکەم ینی من سوپاسی خواکەم تەڵێکی سپیم بۆ دنیا سپی نەکردو یان لە خەمی ڕازیبوونی خوایە یان لە خەمی خەڵکی فەقیر ئەرخوا ئەزانێ تۆرە هەموو ڕۆژێ ئەمە بێتە پێش چاوت هەموو ڕۆژێ دیمەنێک ببینی مناڵێک بێباوک یەکێک نەخۆش یەکێ محتاج ئەمە سترێس دروست دەکات لە نەتیجەیە دەرەکەوێت لە پێستمان لە ڕیژمان ئەوەشتا خۆشم بە قوتم ئاوام کاریگەری دەبی ئەگەر هەر چەند بە قۆت بی باوەڕ بکات تۆ کاریگەریەکە هەندی زایسەوە لە ڕیش ئەوە دیار دەرەکەوێت ئەوە هیچ خۆزگەڕ هەر ڕیش بێ من ئێستا قۆڵۆنم تدبیر بووە یعنی من ئەگەر هەموو ڕۆژی حەوی مەعیدە نەخۆم ناتوانم خەوت خەم کاریگەری هەیە باوەڕکە لە خەو یعنی من ئێستام شەوە گە بڵێم 3 سعات نەخەوتمە درۆ نییە
ئەمانە هەمووی سترێسە ناتوانانی یعنی ئیمامی عومەر قسەیەکی زۆر جوانی ئەڵێ ئەگەر بە ڕۆژ بخەوم ئەوە حەقی خەڵکە خۆم ئەگە بە شەو بخەوم ئەوە حەقی خوا ئەی حەقی خوا ئەوجا منم کاتی خۆم قسەم بیست و بەس ئێستاکەم لەوانەیە بۆ تۆ زۆر ئەوەنێ بۆ گەنجێک ئەو قسەیەوەنێ بەڵام بۆ من چونکە خوا مەسئولیەتێکی داوە پێم من ئەوهام ناتوانم بەبێ شەونێ شەو بکەمەوە ناتوانم لە بیرم نییە لای من شەونێش فەرزە ناتوانم لەگە خوای مناجات نەکەم چونکە توانام نامێنێ بە ڕۆژ یعنی هێزی بەرنگاربوونەوەی نەفس و شەیطان و دەوروبەر و دنیا و ئەو معاناتان نابیت ئەگەر بێت بێت و شەوان زۆر ئیتیساڵ نەکەی لەگە خوا بە ڕۆژیش ناتوانم خۆم بدزمەوە خۆ من ئێستا ئەتوانم بۆڵم کاکە یعنی ئێستا من ئەوە تقریبا 8 ساڵە لە پەرلەمان نەماوە یەقینت بێ بەقەت ئەو 8 ساڵە بەقەت 2 ساڵی تر من ماندوو بوومە من بەس بە بەناو خانە نشین بوومە ئاز هەموو ڕۆژێک من لێرم یعنی بەس ئەمڕۆ نزیکەی ئێستا حالیان باوڕ کە تقریبا زیاتر لە 2500 چیسە چایمان تەوزیع کردو بناردومانە بۆ گەڕەکی هەمووی حازرکە زیاتر لە تقریبا بەس ئەمڕۆ 35 ئایلی یەتیم یارمەتیمان داوە خۆشتان ساڵێ بۆ 2 گەنج یارمەتیمان داوە ژن بێنێ گەنجێک چوو ماتۆڕێکم بۆی کڕیوە مەخیلاری ئەوەندە سعاتی تا تۆ هاتووی ئەمە خۆ گاڵتە نییە ناوەڵک بەڕاستی زەحمەتە ئەوە یەک تۆ معاناتیان نەبیستی ئازاریان نەچێژی ناخۆشە ئەو ئازارە ئەبینی ئەو زابی ئیشەکەی بۆ هەڵکەی ئەوزا خەفەت شیوازاری بۆشت هەل نابێت یاخوا لەش ساڵ بێ کاکارۆن پێم خۆشە ئێرە شوێنی ڕێکخراوەکەتانە پیاسەیە بکەن لە نێو ڕێکخراوەکەدا ئەگەر ئاسایی بێت لە خزمەتان وڵام بچووکە ناوەڵقینە بچووکە بەڵام کاری گەورە دەکاتە زۆر سپاس دەکەم زۆر باشە کاکارۆن باسمان لەوە کرد کە ڕۆژانە خەڵک سەردانتان دەکە و ئێوە هاوکاری ڕۆژانە هاوکاری کۆمەڵێک خەڵک دەکەن دەکری ئەو پرسیارە بکەم کە ئایا کەسانێک هەن کە ماگانە هاوکاری ئێوە بکەن هاوکاری ئێوە بەڕێستان بێ بۆ ئەوەی ئێوەش یارمەتی ئەو کەسانە بدەن ئەمە ئەگەر هاوکاری خەڵک نەبێ ماگانە هیچمان بۆ ناکرێت بەڵێ کەسانێکەن بێگومان بەستخوا لای تۆ لەوانەیە دیار بێت زەرفێک ملیۆدانەوە ئەو زەرفانە بێنم بەس نانە ئاسایی ئەوەی سەر ئەوە کۆمەڵە زەرفێکە ئەوە بالفایسە ئەوە ماگانەیە ئەو زەرفە بورێت خوا تۆمە ئاساییە ئەوە تقریبا 20 عائیلەیە ئەوە یەک خێرخواست کەفالەتی کردووە طبعاً ببینە پارەکانی ئەمسەمەساوە خۆی چوو بەلای ئەو عائیلەیە ئەوە ناوەکەیەتی مثلا 200,000 وایە خۆی چووە ئەوە چەندێکەدا 300,000 ماڵ بە ماڵ گەڕاوە بە قەناعەتی خۆی ئەو پارانەی داناوە ئەو پارە ماگانە بۆ ئەو کەس بۆ عایلەیە تەوانەوە زۆرەکات یعنی تقریبا لای 3-4 ملیۆنەکەوە 20 عایلە هیچی لە 200,000 کەمتر نییە ئەمە هی یەک خێرخوازە ئەو ماگانەیە بەڵام ئێمە لە 2000 عائیلە ئەگەر کاکیان لەو ئەو بن ئەو قاغزەشینە فۆرمی گەورەی لەیە ئەو سپیەوەی سەرەوە بەڵێ گەورەکە نانە ئەوەی سەرەوە ئەوەی بزەبت ئەوەی دەست ئەوە بەزمە ناوەکان پێنیشان دەم ئێمە 2000 تەمانەوە هەمی عقدی زەواجی گەنجان فەقیران ژنیان بەزمەە فترێت تقریبا خلاری ئەو 3 مانگە بۆ معلوماتی جەنابەت احتمالە 20 تاخم خەوم کردبێ توانەمان نەما بەینی پارە ناتوان بەس بۆ تاقم خەوەکە هەندێک یارمەتی دەین ئەوە تا بڵێ عقدی زەواجەکە هێنن ئەوانە ئەیان دێنێ ئەو فۆرمەت بینیوە ئەوە طبعا ناوی ئەو یەتیمانەیە ینی ئێستا نزیکە ببینە 2009 بالضبط ئەگەلێ 2009 لە 2100 عائیلەمان هەیە لەم 2100 عائیلەیە 100 عائیلە 120 عائیلە ماگانیان بۆتی ئەو دوای ماگانی نییە فەقیرە ئەو دوای ئەبێ من چاوەڕێ بکەم خێرخوازی گۆکو جەنابەت بێ بڵێ کاکەجان 50 عائیلەمان بدەرێ 100 عائیلەمان بدەرێ 2 عائیلەمان بدەرێ ئەو هەیە یا ئەو دواشی مەسەرن بڵێن بۆ دە پاری خەڵک ڕۆژانە خێر دێ سەنستا ئەو سنووقەی کە دامانەوە بۆ ئەمە ئەوە سنووقە ینی ئەوە بۆ مناڵانی یەتیمە ئەیخێنە ناو ئەمەوە ئەو وەقفە تاوان ئەنی 250 دیناری تایە ئێمە لەو 250 دیناریت چەندێکە سەرف ناکەین بۆ غەیری هەتی و سەرف ناکەین پارەکان وەقفن بۆ ئەو ناوە هاتووە ئەوزان بەسم لە چیدێ و پارانە کە کۆ ئەبێتەوە بەپی حاڵەت دابەشێکین هەیە نەخۆشی هەیە من بەس ئەمڕۆ 2 نەخۆشم نردووە نەخۆشیان 1 ملیۆن دیناریوێ ئەوە لە چۆ بێنم مەجبورم وا بکەم
زارە بەرەوە ئەوە ماگانەیە کە بۆ یەتیمەکان ئەمە شتێکی ترمان کردووە غەیری ئەمە تا ئێستا الحەمدولillah 310 خانومان دروست کردووە کە ئەوە جێی دڵخۆشی بەزدی ئیشەکی زۆر گەورەیە الحەمدولillah ینی ئەوە دڵمان خۆشە خوا خێری ئەو خێرخوازانە بنووسێ ئێمە دێن ئایلەکانیان پێ نیشانە دەین کە خۆی سەردانیە کە قەناعەتی هەبوو ئەیدەینێ مەسەن سەر ئەم هەفتەی پێش و کابرای دەفتەر و نیوێکی هێنا بۆ خانوو ئایلەیەکمانەیە باوکو دایکیان بردووە سوبحانەڵڵا باوکی پێشتر ئەو وەفاتی کرد و یەتیم بوو لەلای خۆمان دایکیان تووشی سەرەتان بوو ئەویش مرد ئەوانش تقریبا دەفتەر و نیوێکیانە بۆ ئێستا خانوویەکمان پێکڕیوە ئەو هەفتەیە چوونەتە ناوی الحەمدولillah ئەوە لایەنی خانوو لایەنێکی ترمان هەیە باوەڕکە ئێستا خلالی ئەم هاوینە احتیمالە لای کەم 25 سیم و بەڕی دەمان کڕی بێ لای کەم ئەوجا سەلاجیانە سووتێ تەباغیانە سووتێ ینی وەزعەکەیان زۆر ناخۆشە لایەنی سێم کە هەمانە لایەنی تەندروستیە لایەنی طبیە ینی مەسەرەن ئەتوان بڵێم نیمچە تەمین صحیمان بۆ کردوون یان بیمەی تەندروستی ئێستێکی باشە بیمەی تەندروستیەکە چۆن مەسەرەن بڵین بۆ نمونە هەندێک کارتی دکتۆرەکانمان لەلایە ئەفومکە مەسەن ئێستا بۆ نمونە ئەو دکتۆرانە مثلا دکتۆری جەڕاحی مناڵانە ئەو خۆی وتێتی مەسەرەن نەخۆشم بۆ بنێرە یانت لە خەسخانی حکومی بۆ یەکەین ئەگە توانێمە نەشمان توانین لە ئێواران پارە کەشتوانی ئەگە پارەی تێچووەکە خۆی بیدا ئەوە ئەیدا نەیدا ئەیکەینە نیوە لەبەرەوە ئەوەشمان بۆیان کردوین تقریبان تۆ 2000 عائیلە زۆر قورسە زۆر قورسە ئەوجا سوبحانەڵڵا ینی معلوماتێکت پێ بدەم کە خەڵکی نازانێ لەم عائیلانە باوەڕ ناکەم لە 190 بەبێ نەخۆش بێ ئید لا نەخۆشیان هەیە دەردەداریان هەیە سوبحانەڵڵا مەسەرەن دایکمان هەیە 3 مناڵی هەیە دوانی ئۆتیزمە ئافرەتمان بووە یعنی 2 مناڵی هەردووکی سەرەتانیە ماشەڵڵا ئەرەخوازانێ هەردووکی مردن یعنی من تا ئێستا بۆ خۆم جوابی ئەو پرسیارە مەگە لە قیامەت وەربگرمەوە چونکە لە دنیا ئینسان عەدالەتێکی مطلقی خوا نابینێ سەیرم دێ بۆ ئەم خەڵکە ئاوا فەقیر و بۆ وا نەخۆشە بۆ نەخۆشیان زۆرە مەسەرەن پیاوی مردووە نەخۆشی هەیە منداڵی ئۆتیزمی هەیە زۆر عەجیبە کرێ چییە ینی سەیرم دێ ئەستا ئەو ناکرێت بڵێن ئەوە تاقیکردنەوەی گەورە بە سەری کردی بالفعل تاقیکردنەوەیە تاقیکردنەوەی ئینسان دەبێت قەناعەتی بەو شتە هەبێت بێگومانەرە وەڵڵا ئەگەرنا باشە دەمێ ئەو پرسیارە بکەم ئایا ترس لە موسیبەت ڕەوایە نابێ ناڕەوانیە چوو کوازایی بۆ لەبەرەوەی خی گەورە فەرمێ لە ئاەتێکە قل لن يصيبنا ونيا إلا ما كتب الله لنا من بۆ لە موسیبەت بترسێم بەس پەنا ئەگرم بەخوا بەڵام پێغەمبەری خوا چ موسیبەتێک لە پەنایگرتووە لەخوا ربنا لا تجعل مصيبتنا في ديننا تۆ مناڵ مردن تاقیکردنەوەی و هەیە ئەنی بەڵام گەورەترین موسیبەت چییە ئەفەرمێ خوایە موسیبەت لە دینمان نەبێ موسیبەت لە دین نەبێ چونکە بۆ تۆ ئەگەر موسیبەت لە دینت بوو نابیتە خاوەنی خۆشەویستترین کەست کە لە دنیا پیاوت بێ یا ژنت بێ یا مناڵت بێ نابیتە خاوەن ئەو پارەی کە هاتە لە دنیا لە دەستە چێ ئەو موسیبەتە لە دین بەڵام ئەگەر لە دنیا کابرا ئیفلاسی کرد بەس پارەکەی لە دەستە چێ خوا لە قیامەت بۆی تعویزە کاتەوە مناڵ لە دەستە چێ لە قیامەتی بینیتەوە بەڵام ئەگەر موسیبەتەکە لە دینا بوو لە مناڵەکە بەبێ دینی مرد لە قیامەتە نابینیتەوە ئەم لە ڕۆژە بین لە تازیەک بوو گەنجێکی جوان سەریع بینوانە گەنجێکی جوان ینی بە حادیسی سارە ساڵێک بوو مارەی کرد و ژنی مارە کرد ئەنی گواست پێ عەفوەن بەدایکی مد وتم موسیبەتی تۆ گەورەیە یان حەزەتی نوح وتی بۆ وتم لەبەرەوەی حەزەتی نوح هەم جەرگی سوتا هەم کوڕەکەی بە کافری مرد کوڕەکەی تۆ ئەگەر بەیانی بمری بەیانی بینیتەوە کوڕەکەت 10 ساڵی تر بمری کوڕەکەت دەبینیتەوە لە باشت بەس حەزەتی نوح کوڕێکی نزیکەی عمری 800 ساڵ بوو لەبەر چاوی ئەخینچێ نوحیشە پێغەمبەریشە ئولو العەزمیشە هیچی بۆ ناکرێت کوڕەکەی بە بێدینیش بە بێدینی بە کافری مرد حتا لەوێ ینی ئەڵێ لەوێ زۆر بە نوزە ئەڵێ بە گریان ئەڵێ یا ڕەبی کوڕەکەم فەرمی ئینەهو لەیسە من ئەهلیک خوا لەوێ گلەیلەکە نابێت هەروی تۆ نییە وەڵێ لە قیامەت بۆ یەکمە لە قیامەت مەجالیتیانە چونکە خوا عادلە نابێت زەمە بەسم موسیبەت ئەوەیە ئەو من بۆ خۆم ئەو دوعای پێغەمبەرم کرد لە ژیانمە ئەڵێم خوایە گیان بەس موسیبەت ڕوونەکاتە دینم ئیتر ئەو دوای خوایان لێتە سێنێتەوە ئەداتەوە یان لە قیامەت ئەداتەوە
کاکاروان باختێک خنجیلانەشتان هەیە؟ وڵا خۆزگی خۆمان بایە مەکرێتین بەڕاستێ ئەرە وڵا منەوە 20 ساڵە لە ناو کاری خێرخوازیە تا ئێستاکە خانوویەکمان نییە بەڕاستی دەکرا ینی شوێنەکەتان گەورەتر و واللهی ئێستامە مشکلەمانی مەسەن جاروە عیلەکان کۆکەینەوە بۆ خێرخوازیەک نازانین لە چۆ کۆیکەینەوە یەک لە مشکلەکانمانەوەیە ئەبێ بچم قاعە بگرن بە $200 خوا ئەزانێت لە هەموو گرتنیەکە و عیلانە کۆکەینە من بچم دووە باشە کاکاروان مەسەلەن ئێوە دەچن قاحەیەک دەگرن بە $200 خۆ ئەو کەسانە حتمما دەزانن کە ئەو لە بۆ کارێکی خێرخوازیە ینی ناکرێت مەسەلەن ئەو چەند کاتژمێرە بە خۆڕایی بچنەوێندەر ئاخر فەقیرە ئەویش مەسروفی هەیە ئەو ڕاستە بۆ 2 ساعت جاروای بەڵام 4 ساعت تۆ ئەو قاعی لێ ئەگری کارەبای بڵێن خەدەماتی ئاوی ئەو ڕۆژێک دوان مەسەرن خاترمانەگرێ بە کەسی تر بە زیاتر ئەیدا مەسمەر قاعەکەش نییە مەسەی ئێمە ئەگە بینامان من مانگی 1 ملیۆن دینار لایکم بەبێ ئەو کارەبا لێرە سەرفەکەم ینی ئەوە کرێیە یعنی ئەمە خۆمان وەکوێ خراو تا ئێستا نەبووینەتە خاوەن نە پارچەیە ئەرزم هەیە نە خانووشم هەیە تەنانەت ئەم ساڵیش بۆ سێ خێرخوازم وتم هەر ئەلقە سارێکمان بۆ بکڕن لەبەرەوەی مەسەن ئێستان بەیانێت وە گوتم یعنی نزیکەی زیاتر لە 150 بەس کارتۆنی چایمان بردووە بۆ مامزاوە تۆزیعی بکەین سیارم نییە یعنی سیارشمانی هەر سیارەمانی مثل سیارە دووتەنی هینێک دوو دەبڵکار ئەوش بەکرێگری ینی ئەوەشمان نییە کاکاروان ئیشەکەتان بەڕاستی زەحمەتە یا ڕەبی خوا پاداشتان بداتەوە بەسەر کۆڵ نادەین من هەر خۆم لە ژیانم وا بوومە ینی ناسکنیم لە ئیش ئەگەر کەسانی وەکو ئێوە کۆڵ بدات بەڕاست کەسانی وەکو ئێمە دەبێت بکە نانە بەعکسەوە ناوەڵە خاصە من لە کاتی کاری خێرخوازیە تا ئێستا خۆی گەورە یارمەتی داوین پەکیشمان نەکەوتووە ئەوزا من زۆر جاڵێم خوایە گیان خۆ من ڕەزاق نیم تۆ ڕەزاقی بنێری ئەیدەمە ئەو مناڵانە نەنێری چ بکەم ینی من ئەمین سندوقم ئەمین سندوقم وانە تۆ پارێ بۆ نێری ئەلی حاجی کارۆنە 50,000 دینار بیدە مناڵی یەتیم ئەبێ بیدەم بەس ئەگەر کابرا یەتیمەکە هاتوو نەبوو من گوناهبار نیم لێرە دەیانی ئەو پرسیارە دەکرێت لە بۆم دروست بێتن کە وشەی سەبر بۆ خێزان سەبر بڵێ چمانایەکی هێلایتەوە وەڵاهی دادەگیان ئەگەر ژن و پیا و بەرامبەر وردە غەڵەتەکانی یەک سەبر نەگرن عایلە دروست نابێ و ئەگەر مناڵ بەرامبەر هەندێک جار ناباشی دایک و باوک لە بعد هێشتا باش نابن تەبیعەتیان تەسەڕوفاتیان هەڵسو و کەوتیان دەنگە دەنگیان ئەبێ سەبریان بەرامبەر بگرن و ئەگە سەبری دایک و باوک نەبێ ئەم مناڵانش تەحمل ناکەن بۆیە ئەتوانم بڵێم ینی وابزانم حەدیثێکە مەقولەیەکە ئەڵێ ئیمان دوو بەشە سەبر و شوکرە وەکو تەیرێکی دووباڵ وایە ئینسان پێغەمبەر فەرمێ لە حەدیثەکە فەرمێ ئەگەر کەسێک عجبا لأمری مؤمن فەرمێ ئیماندار جێی ئیعجابە ینی معجیبە بە ئیماندار بۆ لەبەرەوە فەرمێ ئین ئەسابەته سەڕاء شەکەڕ کاتێک خۆشیەکی بۆ دێ سوپاسی خواکە وئین ئەسابەته ضەڕاء سەبر و کاتی ناخۆشیەکی بۆ دێ سەبرەگرێ ژیان بەوە خۆشە باشە سەبرگرتن سنووری نییە یان هەر دەکرێت ئینسان بەردەوام سەبر بگرێ لەسەر ناخۆشیەکانی لەسەر ئەگەر لە معنای ئەگەر بزەب لە معنای سەبر تێبگەی و بزانی بۆ سەبر ئەگری بەڵام مەسەرم بۆ نمونە چەند جار حاڵەتی وا بووە ئافرەت هاتووە باسی پیاوەکەی کردووە پیاوێک هەم ڕۆژی ئیهانەیەکە هەم ڕۆژێ لێ ئەدا پارەی ناداتێ یعنی داوێن پیسی لەگە خەڵکی ترەکات یعنی ئەم ژنە بە هیچ شێوە حیسابی بۆ ناکە ئایا ئەمە هەر پێ بڵێم سەبر بگرێ ئەوە پێ ناوترێ سەبر ئەوە سەبر نییە ئەو غەڵەتە ئەوە خۆ زەلیلکردنە بەڵام سەبرگرتن لەوەی ئەم پیاوە 90 طبیعەتی جوانە کاکە 180 ئێستا هەندێک ژنێ لە کاکە مەمنون 110 بێ لەوانەیە وا بڵێ بەس وا دابنین ئەگە 150 بێ طبیعەتی باش بێ 150 تر تەحمل کە بەڵام تۆ لە 100 کابرا دەفلس ناهێنێ و پێ ناوترێ سەبر باش دەکرێت ینی ئەوە بڵێم هۆکاری ئەو هەموو جیابوونەوەی ئێستا سەبر نەگرتنە بەشێکیەوەی بەڵێ بەشێکیەوە ینی ئاخری ئەحسای دوێنێ لە عێراق نزیکەی 6,000 ژنومێر جیابوونەتەوە 6,000 ژنومێر جیابوونەتەوە ئەرەوەڵ باشە دەمەوێت ئەو پرسیارە بکەم کە ئایا کاکاروان هیچ شتێک هەیە لە ژیانیدا لی پەشیمان بێ لی پەشیمان بم بەڵێ واللهی لی پەشیمان بی لە قیامەت والله من بەشەرم یعنی ئێمە پێغەمبەران نین من لەو هەڵانم پەشیمانم کە سنووری خوان بەزاند بێ کە گوناحم کرد بێ
لەو تەسەڕوفاتانە پەشیمانم کە ئەبوایە نەمکردایە بەرامبەر بۆ نمونە دایک و باوکم دەنگم بەرز کرد بێتەوە بەرامبەر خێزانم دڵم شکاند بێ لەوانەیە لە کات عەسەبیەتی و تووڕەیەتی لە مناڵێکی خۆمدا بێ یان لە کاتێکە بەعزێ لەوە پەشیمانم خەڵکێک بە عەقلی خۆم وامزانی بێ نامستەحەق پارەم دا پێ و مستەحەق بێ و نەمدابوو پێی لەوانە پەشیمانم بەڵام لە عامەی ژیانم ئەلحەمدولیلا ینی خوای گەورە ئەوەنە چاکەی لەگەڵ من کردووە خواش نیەتی دڵەکان کاکاروان ئێستا ئەگەر دەبینین دنیا پێشکەوتوە بۆ سۆشیال میدیا بە شێوەیەکی گشتی خەڵک بەکاری دەهێنێ دەکرێت ئەوە بپرسم کە ئێوە سوودتان لە سۆشیال میدیا بینیوە بۆ ئەوەی باشتر پەیامەکانی خۆتان بگەێنن من کەسێکی ئەلامیم نازانم تۆ مالی چەنی با کەش بکەم ئاساییە ئافرەتان پێیان خۆش نییە باسی وڵای ئاسایی من لە 93 کامیرەن بەسەرشانە لە نەوەشتە تۆ لە دایک نەبووی باوەڕکە ئەو کامیرێکە ئەو گەنجانە بەدەستیانە کاکارۆ ئێستا ئەوە گەورەیە لە بۆ ئەمە بەستم ناستەغفر الله زۆر من هەموو کات خۆم بە بچووکی کە زانم ئەمە بەستم لێ ئەلامیەکە دێ من کەسێکی ئەلامیم دوای کامیرە بووم بە مخریج بوو یعنی من لە عمرم 17 ساڵ بوو دوکانێکمان هەبوو تەجیلم تاکە کرد تەجیلی ئەو کاتە ئەوها ینی لەو کاتۆ من خەریکم بەستم لەڕووی سوشیال میدیاوە بالفعل ینی سوشیال میدیا بەڕای من ئێستا لە کەناڵی تەلەڤیزیۆنی مهمترە ئێستا ئەو بەرنامەی تۆ ئەوەندەی لەوانە لە سوشیال میدیا بڕاو خەڵک ببینێ باوەڕ ناکەم لە تەلەڤیزیۆن ببینێ من خۆم بەرنامەی خۆم لە 10 تەلەڤیزیۆن هەبووە ئەمساڵ زۆر کەس باسی ناکە بەڵام جاران لە یەک تەلەڤیزیۆن هەبوو چونکە بەس تەلەڤیزیۆن متابعە کرا خەڵکی بینی بەس بەڕاستی سوشیال میدیا بەڕای من باشترین چەکە بۆ ئەوەی بتوانین ئیسلاحی خەڵکی پێ بکەین زۆر باشە کاکاروان دەمەوێت ئەوە بپرسم کە ئایا گومانکردن لەوەی کە خوددا لە قیامەت لێمان ڕازی نەبێ گومانێکی ڕەوایە بۆ ئەوەی ئێمە بەردەوام کار لەسەر ئەوە بکەین کە ئیمانمان پتەوتر بێ و بەقوتر بێ بەردەوام کاری لەسەر بکەین خوای گەورە ئەو جوابی ئەو پرسیارە بە یەک ئاەتەدا لە یەک ئاەتێکا فەرمێ فما ظنكم برب العالمين فما ظنك برب العالمين ظني تو گومانی تۆ بەرامبەر رب العالمين چییە بۆ نامە فەرمێ بەرامبەر الله بۆ نامە ڕەبەتەن بەڵام کافێن رب العالمين بۆ خوایەک بناسی لەگەڵ عالمین چۆنە لەگەڵ عالەمە عالم هەم بە مادی هەم بە حەیوانی بە ئینسانی ئایا خوا ئیشەکانی ناڕێکە لەم ئاسمانە سیستەمێکی جوانی دانەناوە تا من زەنم خراپ بێ بڵێم خوا ژیانی من ڕێک ناخە ئایا خوا ڕزقی مارومێروێک ئەدا من لە بیرەکە ئایا خوا ڕزقی کافرێکەدا منی مسلمان ئیهمالەکە ئەو زەنە یعنی ئایا خوا دوعام قبول ناکە لە کاتێکە خۆی ئەفەرمێ دوعا بکە نا ئەما ظنكم برب العالمين زەن و گومانت چییە پرسیار لە خۆت بکە وەڵام من گومانم وایە خوای گەورە یارمەتی مەدا خوای گەورە پشتمەگرێ خوای گەورە لێم قبولەکە بەخوا گومانم وایە خوا عەزابم نادە کابرای دێتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەڵێ یا رسول الله لە قیامەت چێ محاسەبەمانەکە ئەڵێ خوا یەکسەر تەکبیرەکە لێ الله وەکبەر لێ بۆ واکەی ئەڵێ مادەم خوا محاسەبەمەکە ناترسێ حتى ئەڵێ ئەگەر لە ئیمامی عەلیە بە ئیمامی عەلی ئەڵێ ئەگەر اختیارم بکەن لەوەی دایک و باوکت لە قیامەتە محاسەبەتکەن یان خوا ئەڵێم خوا چ دایک و باوکێکی مناڵی خۆی فڕێدەتە ناو جەهەنەمەوە خوش بۆ خۆی دەڵێ ئەمن یەک ڕەحمم دایتە داچی بۆ خۆی گرتووە ئەوەنیە جا بەسەکەم لە چی دێ ئەو زەنە باشە بۆ خوا یەکشت بۆ بگەڕمەوە هیوادارم خەڵکی ئیسپادی لێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی لە قیامەتە دوو کەس خوای گەورە ڕایانەگرێ محاسەبەیانەکە یەکێکیان یعنی کە کردەوەکانی ئەوەندە خراپە یعنی هیچ مەجالی تیانە لێ بڕۆ بە جەهەنەم بن ئەوەی دووەم محاسەبەی ئەکا ئەڵێ ئەوش بەرەو جەهەنەم برن ئەڵێ کە ئەڕوا ئەو کەسە هاتۆ چۆن بڕۆی بە هێواشیکەی تۆ ڕۆیشتنەکەت بوەستی ئاو ڕەداتە دواوە خوای گەورە بە مەلایکەتەکان فەرمێ پێی بڵێن بۆ وەستا و بۆ ئاوری دوایە داوە دواوە ئەڵێ بۆچی بۆ وەستای ئەڵێ خوایە من قەت باوەڕم ناکەم بەریتە جا ئەڵێ خۆیان باوەڕم ناکرد من بەریتە جەهەنەم ئەوە نەزانی بەرامبەر خوا باش بووە ئەڵێ باوەڕم ناکەم ببیتە جەهەنەم خوای گەورە فەرمێ بیگەڕێنەوە
مادام زانت ئەوەندە باشە ئەوە لێت خۆش بێ و کەسەش خۆش بکە لەگەڵ توێ کەواتە لێرەدا خۆشویستنی خوای گەورە بەسە بۆ بەندایەتی ناکرێ خوای بترسین لە خوا بەندایەتی بکەین خۆشەویستیەکە بەسە. من پرسیارێکی لێکە تۆ نازم مناڵت هەیە وەکو پرسیارت هەیە نیە تۆ لە مناڵەکە دەترسی؟ ناوەڵڵا بەڵام ناترسی لەوەی کە شتێکی لێوێ؟ ئەکەواتە ئەو ترسە چییە؟ ترسی محەبەتە. من ئەترسیم خوا لێم عاجز بێ لەبەری خۆشمەوێ، من ئەترسیم خوا لە دەستم چیە؟ من ئەگەر ئەترسیم لەوەی مستحقی عەزابی خوا بم، یعنی من ئەگەر بگەمە ئاسی خوا عەزابمدا دیارە شایەنم، من خەمی ئەومە. من لە دایکم ناترسیم، بەس ئەترسیم لەوەی کە دایکم دڵی لەم عاجز بێ، ئەوە ترسی جایە. ئێستا من وەکو خۆم یعنی خێزانم بەقەدەم و دنیا خۆشە، بەڵام ئەترسم لەوەی لێم عاجز بێ، ئەترسم حەقی نەدەم، بەزەوە ترسنۆکی نییە. عیلاقی ترس لەگەڵ خوا ئەوهایە. ئەترسم لەوەی خوا عەزابمدا چونکە کردەوەکانم ئەگاتە ئاستێک کە شایەنی عەزابدان بم. باشە ئەو مەسەلەن ئەگەر ئینسانێک لە خوای بترسێتان ئەوە ناکرێت ئەوەی بڵێم کە ئەو کەسە هێشتان ئیماندارە، هێشتان دڵ و دەرونی بە ئیمان پاکەکە لە خوا دەترسێت کە خوا لێ ڕازی نەبێت. طبعاً ئەوە مەقامێکە، مەقامی خەوف. تۆمە خەوف و ڕەجا پێکەوە هاتووە، پێکەوەی خەوف و ڕەجا، ینی ترس و ڕەجات لەوەی کە خوا لێت خۆش بێ، ئەش ترسێم لێم خۆش نابێ چکە لەوانە شایانیەوە نەبم. ئەوەیە ینی تۆ بترسە لەوەی کە نەگەیتە ئاسی خوا لێت ڕازی بێ، بەڵام هەوڵەدەم بەوەی خوا لێم ڕازی بێ. ئەو ترسە ترسی لە دەستدانی مەحەبەتە و ترسی بەدەستهێنانی غەزەبی خوایە شایانی بەدەستهێنانەکەی بە ئەوەیە. ینی خۆشی هەروە فەرمێ یحبهم ويحبونه، ینی خوا خۆشیانی ئەوێ ئەوانیش خۆیان خۆشەوێ. ئاگان لێ؟ بەڵام خوای گەورە چیە فەرمێنێتەکە؟ فەرمێ وەلیمەن خافە مەقامە ڕەبیه جەنەتان. هەر کەس مەقامە ڕەبی، هەر کەسێ لە مەقامی خوا بترسێ، یعنی حیساب بۆ خوا بکە، خوا دوو بەهشت تێداتی. بۆیە ئەو ترسە ئینسانە بێ هەیبێ، چونکە ترس نەبێ بێمنەت ئەبێ، بەڵام عیلاقەی ئەساسی لەگەڵ خوای ڕەب العالەمین لەسەر مەحەبەتە. باشە کاروان دەمەوێت ئەو پرسیارە بکەم کە بێگومان گومانمان لەوە نییە کە نزا و پارانەوەکانمان خی گەورە گوێبیستی دەبێ و لە کاتی پێویست وەڵامی دەداتەوە. دەکرێت بپرسم چی بکەین بۆ ئەوەی نزا و پارانەوەکانمان دوعاکانمان زووتر گیرابن؟ بەیانە نامەیەکم بۆ هاتبوو، نامەکە ئەڵێ مامۆستا من هیچ دوعایەکم قبول نییە. هەر نامەکە ئەوات و خۆزگە مۆبایلەکەم لەلا بۆیە ناوەکەم پێ نیشاندایە ئاتیادێک بشی مۆبایل بچکۆلەکەیان ئەڵێ هیچ دوعایەکم قبول نییە. طبعا لە حەدیثێکا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی خوای گەورە هەموو دوعایە قبول، دوعای هەموو کەسێک قبول دەکات ئیلا کەسێک نەبێ کە بڵێ دوعام کرد و قبول نەبوو. ئەوە زەنی خراپە، پرسیارەکەت کرد پێشووتر. زەن خراپبوون بەرامبەر خوا، گومانی خراپ بەرامبەر خوا ئەوەیە کە تۆ لە خۆتەوە بڵێ من دوعام کرد و قبول نەبوو. چێ بە تۆی قبول نەبووە؟ ئەوایە. بەڵام ئەوە یەک لە مەرجەکانی ئەوەی کە بڵێن دوعات قبول نەبێ ئەوەیە یاتیادێ، یعنی ئەوەی کە دوعات قبول نەبێ ئەوەیە یەک لە مەرجە. دووەم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمیێ ئەوەیە کە تۆ خواردنت حەڵال بێ، کە ئەمڕۆ بەداخەوە ئەمڕۆ یەک لە گرفتەکانی ئەم سەردەمەیە، وایە؟ یعنی ئەبێ ئینسان پێشی هەموو شتێ خواردنی حەڵال بێ، دوای ئەوە تۆ یەقین و گومانی سەتاسەتت هەبێ خوا دوعاکەت قبوڵە، چونکە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة. تۆ دوعا بکە بەوەی کە یعنی ئەوە تا بیخوێنەوە عەفوەن ویستم بیخوێنیت، یعنی هەر پرسیارەکەوە وان وایە ڕێز بەم قبول نابێت. ئەخ تۆ زانین خۆ پێتی نەوت ئەو نیشانیت ئەرێ دوعا قبول نابێت قەی نادێ قەینە بەوە نەبێت. ئەوەی تریان یەقینە، یعنی یەقینم هەیە خوا ئەم بیستێت و یەقینشم هەیە خوا بۆ یەک لە ناوەکانی سەمیع قەریب مجیبە، مڕابەتین بێکەوە. سەمیع چییە؟ مەسەلەن من بۆ نمونە ئێستا من داوای شتێ لە تۆ ئەەکەم، تۆ جۆ لێوە نییە؟ بەڵام ناوی جەناب کاک مەزەر پێت هەڵێ ئەوەی کە حاجی کاروان ئیشەکەی بۆکەی هەلێ جۆشی مەدەرێ، خواوانیە خوا جۆی لێیە وە پیشجۆشی ناخ، بەڵام لە کاتی پێویست نه ئەو خۆی ئەزانین مەسەلەن بۆ بوونم لەڵێم خوایە ئەو مۆبایلم دەرێ مۆبایلی هەشتا نازەم چەنەوە نییە، بەڵام خوای گەورە ئەمە ناداتێ لە بەرەوەی باش نییە، مۆبایلی 15 داتێ. ئەوایە یعنی ئەبێ، یعنی ئیمامی عەلی قسەیەکی زۆر جوانی ئەڵێ ئەگەر داوای شتێ بکەم لە خوا دڵم خۆشە بەوەی کە بم داتێ یەک جار دڵم خۆشە،
بەوەی کە ئەمداتێ ئەگەر نەمداتێ دەجار دڵم خۆشە بۆ لەبەرەوەی ئەوەی ئەو ئەمداتێ باشتر لەوەی کە خۆم داوایکەم بۆیە ئەگەر من و تۆ بگەینە ئاستێک لەوەی دوعاکانمان کرد دڵمان نەگاتە ئەوەی بڵێم هەست بە دڵشکەم خوا دوعاکەم قبول ناکە بگەمە ئەو ئاستە بڵێم خوای گەورە وای بە باشزانی ئەو دوعای کە من داوام کرد لێی نەیدا ئەوە لە دوعاکە باشترە کە کردوتە ئەوە خۆی عیبادەتە. زۆر جوانە. با ئەو پرسیارە بکەم کاک کاروان دوای ئەوەی کە ئینسانێک تۆبە دەکا لەسەر کارە خراپەکانی چ شتێک وا لەو ئینسانە دەکاتن کە بەردەوام بێ لەسەر تۆبەکردن واتە نەگەڕێتەوە سەر کارە خراپەکانی واتە بەردەوام بێ لەسەر ئەو هیدایەتدانە بەردەوام بێ لەسەر ئەو تۆبەکردنە. وەڵاهی یەکەم شت ئەبێ ئینسانە ڕاستگۆ بێ چکە ڕاست بێت لە تۆبەکەی خۆی یارمەتێدا بەجددی ڕاست بێت لەوەی کە بەجددی ئەوێت تۆبە بکە خوای گەورە یارمەتی ئەدا ئەوە یەک. دووەم ئەم بەتەنیا نابێت ئەبێ زۆر عیبادەت بکە. عیبادەت یەکێکە لەو شتانی کە بەردەوامت دەکا لەسەر تۆبەکەت. سێەم شت ئەوەیە دوورکەویتەوە لەو شوێنەیە لەو کەسە کە تۆ دوعات یاعفۆنانی گوناح لێ کردوێن گوناح لەگەڵی کردووە یان گوناحیان پێ کردووی ئەبێ دوورکەویتەوە. چوارەم شت ئەوەیە خەڵکێک لەگەڵت بیانی خەڵکێک گیریت بکە یارمەتیت بدا ڕێت پێ نیشان دە مامۆستایەکە جۆگرتن لە محازەرەیەکە ئەوانە ئەتوانی بڵێ تا حەدێک یارمەتی دەرن بۆ ئەوەی کە تۆبەکەت قبول بێ یا بەردەوامی لەسەر تۆبە. باشە کاک کاروان دەمەوێت پرسیاری کۆتایی مت لێ بکەم جیا لەوەی کە مامۆستا جەمیل خەزوورتە بەڵام دەمەوێت ئەوە بپرسم وەکو مامۆستایەک لە ژیانی خۆت چۆن پێناسی دەکەی خوا لێی خۆش بێ ئیشاڵڵا ئێستای لە هەموو کاتێک خۆشتر بێ. وەڵاهی مامۆستا جەمیل یەک پارچە بوو لە هیممەتبەرزی بۆ خزمەتی دین یەک پارچە بوو لە دڵسۆزی بۆ خزمەتی دین دڵسۆزی هیچ نیەتێکی تری دنیایی نەبوو و یەک پارچە بوو لە خەمخۆری بۆ دین باشە و یەک پارچە بوو لە ڕەوشت و هەڵسوکەوت و مامەڵە لەگەڵ بە تایبەتی عائیلە و دەوروبەری. باوەڕ ناکەم لە ناو مناڵەکانە کەسێک هەبێ مامۆستا خۆی دڵیشکاند بێ ئیلا مەگە دڵیانشکاند بێ نەبووە. بۆیە یعنی باوەڕ ناکەم مامۆستا جەمیلێکی تر دووبارە ببێتەوە وەکو خۆی حافزی قورئان بێ نابی نابێ مامۆستا و مدەڕیسی تعلیمی قورئان بێ و مدیری تحفیز بێ و دەنگی خۆش بێ و خەتیب بێ و ڕەبانی بێ کە ئەڵێم ڕەبانی بە معنای کەلیمە هەموو مەلایەک و مامۆستایەک عالمی ڕەبانی نین علمی هەیە بەڵام لایەنی ڕەبانی بوونەکەی چییە؟ یعنی بۆ خوابوونەکەی کەمە یعنی یەکلا نەبووەتەوە بۆەوەی بۆ ئەم دینە خزمەتێک بک بە کاملی ئەوەیە کە یعنی تۆ سێری بکەی فیری ئیمان بیدەی ئیمانت پێی زیاد بێ. مامۆستا جەمیل ئەو ناحیەیە بوو بەبێ ئەوەی دەنگ بکە یعنی هەستە کرد کە تۆ لەگەڵ کوتلەیەکی ئیمانای کەسێکی ئەتیادی و ئەوە نەبوو بەڕاستی ئەوش بەڕاستی نعمەتێکی گەورەیە کە خوای گەورە بە مامۆستای بەخشی بێگومان بێگومان من ئەو کتابانم ئەوەدانا وەتم پێت بڵێم ئەفۆمکە ناسایە منەم زانێم من خەتیب و عالم نیم خەتیب نیم مەز وتار بێژم وتارم هەیە وەنیە چکە خەتیب نیم و نووسەر نیم کتابیشم هەیە ئێ چ بکەم نووسەر نیم بەخوا ئەوەن دەبارەیدا من ئێستا ئەو بینەرانە کەمە شاید ئەگەر وعدم دەدەیت و کتابانە بخوێنیتەوە ئەدەمێ بەخۆم خوێنەرێکی باشی وایە بەگڵ مولزەمیگەم تا ئەوە ئیشەڵای سفادەی دەکەی تاوان من بەرنامەکانم من ناتوانم بنووسم لەبەری دراسم کوردی نەبووە بە عەربی ئەو بوومە لە نووسینا زۆر خراپم ئێستا ئەگەر بە من بڵێ ئەو ئەیفۆڕە بنووسە ئەوەندە شتێکم بۆ بنووسە ناتوانم یعنی ئەگەر بشی نووسم ڕامدێ نییە بەڵام ئەوە هەمی قسەیە نووسراوە ئەوام لێ کردووە باشە ئەو جاوە کتابەکان مەسەرەن تقریبا تا ئێستا 11 کتابن بەس ئەوەندەم ماوە ئەوە ناو جوانەکانی خوایە ئەو پەیامی خۆشەویستیە ئەوە هەلەکانی ژیانە ینی فورسا ئەوە وانەکانی بەختەوەریە باشە ئەوە ژیانی پێغەمبەران بە زۆر لێت ناوەکەی تۆ لێ بنووسم و بیکەمە پێشکەشی کەم و ئەو دای بۆ خۆت باش ئەتەوە ئەفو ناوتە نەبیێت
زۆر زۆر سوپاس من لە خزمەتم بەڕاستی ئەوە تاریخەکەشم بۆ نووسی بە 2024 واکە 24 6 کاکاروان یاخوا ئەو شتی بەڕێزم، دەستی تۆش خۆش بێ. دیارەکەت زۆر زۆر بە ئەجابی گرنگە بخوێنە لام ئینشاڵڵا. بە تەئکیدی دڵنیان دەکەم بۆ ئینشاڵڵا، دێخوێنمەوە ئینشاڵڵا. لە کۆتاییدا چ هەیە بۆمان سوپاستانەکەم دەستان خۆش بێ ئینشاڵڵا ئیسفادەیەکمان گەیاند بێ ینی من عادەتەن ڕێ بەخۆم دەم جارام سەر مقابلەیە چاوپێکەوتنیە بکەم تەنها بۆ ئەوەمە کە ئەگەر شتێکم کردبێ خەڵک ئیسفادەمان لێ بکە وەکو تەجروبەیەک و پامێکمان گەیاند بێ ئینشاڵڵا. باشە چیت هەیە بۆ گەنجانی دواتر کە دێن لەوانەیە شوێنی ئێوەمانان بگرێنەوە من یەک شتێکت پێ بڵێم بڵێ یعنی کەس بەدیلی کەس نییە هەموو کەس ئێستا مەسەنوە چەند بانخوازەیە زۆر من ینی بانخواز و مامۆستایانم هەموو جار تعبیرێکم بە میوە قەیسی و هەڵوژە و سێ و وەنێم پرتەقاڵ و هەریەکە و بۆن و بەرا و ڕەنگی خۆی هەیە و هەریەکە و فیتامینی خۆی هەیە وەنیە بانخوازانی جوان مامۆستا بەلا محەممەد فایق شارە زووری مامۆستا فاتە شارستانی و مامۆستا شێرزاد و حاجی کاڕان دوو تا لەڕاحێت هەریەکو بەرو بەرامی خۆیە هەیە لە دەنگی من مرتاحە هەیە لە وتاری من پێ مرتاحە هەشە بە من بەو بێ جۆ لە من نەگرێ طبیعیە وەک پرتەقاڵەکە هەزی پرتەقاڵ نییە لای من زۆر ئاساییە من بە کەمی نازانم لەبەرەوە ینی ئێمە من هیوادارم ئەو خەڵکی کە حبی دینی تایە ینی لە ناخەوە حەزی بە خزمەتە نەترسێ لە هیچ یەک نیەتی بۆ خوابێ ئەو گەنجە قەت نیەتی نەگۆڕێ باشە دوو هیچ نەترسێ لەوەی کە بڵێ ناتوانم مەسەرەن تۆ 10,000 تێ توانین بەقەدە و 10,000 ئیشکی یەکێکی تر دەفتەریە بەقەدە دەفتەرەکە ئیشەکە بە جۆرێک توانای خۆت خزمەتی کۆمەلگا و دینەکەت بکە. کاکاروان زۆر زۆر سوپاس دەکەم زۆر دڵخۆش بوومکەوە ئەمڕۆ یەکێک لە پرۆگرامەکانمان لەگەڵ بەڕێستان بوو کاتی خۆتان بە ئێمە بەخشی خۆشەویستان پرۆگرامی ئەمڕۆژمان کۆتایی هات کاتێک خۆش کاکاروان دووبارە زۆر زۆر سوپاس دەکەم.